تەندروستی هاوڵاتیان وێڕای پشودرێژی توێژەکانی ناوەندی تەندروستی و بەردەوام بوونیان لە سەنگەرەکانی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام بەداخەوە بە هەندوەرنەگرتنی خواستەکان و فەرامۆشکردنی ویستی تەندروستی خەڵک مۆرکی هەمیشەیی و خەمساردیان لە پێدانی کەمترین وەڵام بۆ ترسناکترین تەنگەشە ئاماژەیە بۆ ئەستۆپاچی سەرجەم توێژەکانی ناوەندی تەندروستی لە بڕیاردانی بایکۆت و ناڕەزایەتیەکان. لێرەوە ئۆباڵی مەترسی تەندروستی هاوڵاتیان ئەخێنە ئەستۆی خەمساردیان، بڕیارماندا بە ڕاگەیاندنی بایکۆت لەسەر جەم ناوەندەکانی تەندروستی تاوەکو دابەشکردنی موچە بێجگە لە سەنتەرەکانی چارەسەرکردنی نەخۆشانی کۆرۆنا و فریاکەوتنەکان. لە کاتی وەڵام نەدانەوەمان هەڵوێستەکانمان تونتر دەکەین بەو ئومێدەی هاوڵاتی خەمی ئێمە و خەمساردی ئەوان وەک خۆی وەربگرن. سەندیکا و ڕێکخراوەکانی ناوەندی تەندروستی 15/6/2020. داواکاریەکانتان بۆ حکوومەتە بەرگشتی کێ پاڵپشتی ئێوە لە ئێستا ئەم داواکاریانەی و کە داواکاریەکی مەهەندیە لەمانە ڕابردوشتەوە باسان کرد پێشتر باسانەوە کردبوو کە بایکۆت سەرتاسەریەکەن تا دووستا کێ بەدەمیەوە هاتووە کێ پاڵپشتی دێەوە کاربووی کە بە مافەدارەکانی خۆتان بکەن. چه حەزێک کاگەوژێت تو وەڵام پرسیارەکان بەنسبەت کێ پاڵپشتیمانەکە ئێمە سەرجەم چین و توێژەکانی ناوەندی تەندروستی پشتیوانیمانەکە و ئەندامانی سەندیکاکان پشتیوانیمانەکەن. بەداخەوە تاوەکو ئێستا حەزەکەم هەموو لایەک بزانێ حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک ئاوڕی لە داخوازی و داواکاری چین و توێژەکانی ناوەندی تەندروستی نەداوەتەوە و پەیامی ڕابردووی ئێمە تاکو ئێستا هیچ وەڵامێکی وەرنەگرتووە. و حەزەکەم چەند تێبینیەکی تریشتان پێ بڵێم. ئێمە ئاماری پزیشکان و کارمەندانی تەندروستی و فەرمانبەرانی ناوەندی تەندروستی کە ئێستا بە حزوری نەقابەکان لەگەڵ ئیداری نەخۆشخانەکانی پارێزگای سلێمانی کۆمان کردەوە تا ئەم دەقەیە 192 پزیشک و کارمەندی تەندروستی و فەرمانبەری ناوەندی تەندروستی لە پارێزگای سلێمانی تووشی پەتای ڤایرۆسی کۆرۆنا بووە کە هەندێکیان ئێستا لە بارودۆخێکی خراپدان و هەندێکیان چاک بوونەتەوە و هەندێکیان لە شوێنی حەوانەوەی خۆیان تە لە ماڵی خۆیان کەرەنتینە کراوە. خاڵێکی تر کە حەزەکەم هەر بۆ هەموو لایەک ڕوون بێ بەدەر لە ئیرادەی ئێمە وەکو سەندیکاکان ئێستا حاڵی حاضر لە ناو نەخۆشخانەکانی شاری سلێمانی زۆرێک لە شوێنە هەستیارەکانیش داخراون. ئەگەر سەرێک لە فریاکەوتنەکان بن سەرێک لە شوێنە هەستیارەکان بن هیچ جۆرە پزیشکێکی لێ نەماوە و ژمارەیەکی کەم لە کارمەندی تەندروستی لە هەندێک شوێن ماوە. بۆیە ئێمە حەزەکەین لە ڕێگەی کەناڵەکانی ئێوە چ سەرۆکی حکوومەت چ ئەنجومەنی وەزیران وەکو خۆی لە پەیامی ئێمە بگەن و پەیامی ئەم شەوی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی کە باسی لە مەترسی کرد کە سلێمانی لە ڕۆژانی ئایندا چێتە دۆخێکی مەترسیەوە ئەمە بە هەند وەربگیرێ و ئێمە پەیامی ئێمە وەکو سەندیکا و ڕێکخراوەکانی ناوەندی تەندروستی لە سلێمانی پەیامێکی جددیە و پەیامەکەمان پەیامێکی ڕێکخراوەیی و پیشەییە تعبیر لە داخوازی چین و توێژەکانی ناوەندی تەندروستیەکە و تعبیر لە هیچ لایەنێکی سیاسی و هیچ کەسێک لە پشت پاڵپشت یا بڵێ هۆکار نییە کە ئێمە هاتبێتین ئەم بەیاننامە و بایکۆتە ڕابگەێنین. ئێمە تەنها بە ئەرکی پیشەیی و ئەرکی ڕێکخراوەیی خۆمان هەڵساوین و پێشمان وایە سەندیکا و ڕێکخراوەکان ئەمە ئەرکیانە. مثلا عثمان لە فیناڵی ئاسمانی کەرکوو ئەمەی کە ئێستا ڕۆدا لە شاری سلێمانی یعنی لە نێوان حکوومەت و ئێوەدا با بڵێن هاوڵاتیان باجەکێنن باشە بۆ نمونە پزیشکان و کارمەندانی گرۆپ و هەولێر و شارەکانی دیکە لەگەڵ ئێوەن پاڵپشتی ئێوەن ئەمە یەکێکە لە پرسیارەکان. پرسیاری تر ینی تۆ ئێمە ڕێگای ترێک بینەبەر باش ئەو ڕێگایە چێ خۆ ئێوەتانە دەرگاکان داخەنە چنەوە بماڵەوە ئەی چی ترەکەن؟ بەڵێ بەنسبەت شارەکانی ترەوە هەمان معاناتی ئێمەیان هەیە لە هەولێر و لە دووەکیش موچیان وەرنەگرتووە هیچ هاوکارییان وەرنەگرتووە بایکۆتیان نەکردووە بەڵام ناڕەزایەکی زۆریان هەیە بەڵام بەداخەوە بۆی بارودۆخی تایبەتی ئەوەیە ئێمە نازانین ئایا فشاری دەستگاکانی حکوومەتە یا چ مۆزوعێکە لەوێ ئەوان لەوێ نەقابەکانی ئەوێ هیچ مۆقیفێکیان وەرنەگرتووە کە ئێمە داوایان لەکەین هەممان بە یەکدەنگ بە یەک ڕیز دوور لە هەر پەیامێکی سیاسی تعبیر لە داخوازی چین و توێژەکانی خۆماکەین. هیچ معنای نییە کە تۆ لە مانگی 6 چیتە مانگی 7ەوە ئێستا داوای موچەی مانگی 2 ئەەکەیت بەراورد بە حکوومەتی مرکزی بەراورد بە وڵاتانی دراوسێ بەراورد بە جیهان کە چی ئیمتیازێکە درێ بە سێکتەری تەندروستی سەیریکەن ئەم ساڵ ڕێکخراوی جیهانی تەندروستی WHO ئەم ساڵی کردە ساڵی کارمەندانی تەندروستی و پرسەران لە جیهانە.
ئەمەندە بایەخی بە وەسعەکەدا چونکە ئێستا لە ڕیزی پێشەوەن و هەزاران قوربانیان داوە بەداخەوە تەنها لە حکوومەتی هەرێمەکە خوێندنەوەیەک نییە بۆ سێکتەری تەندروستی ئەگەر سێرێکی حکوومەتی ناوەندیکەی سەرۆکۆماری عێراق دوێنێ بە نووسراوی ڕسمی سپاس و پێزانینی ئاراستی چین و توێژەکانی ناوەندی تەندروستی کرد ئاراستی وەزارەتی تەندروستی کرد جگە لەوەی ئەنجومەنی وەزیران کە لە پێشتیش باسمان کردو کۆبوونەوەی تایبەتیان کردووە لەوێ ئیمتیازیان پێدرێ مکافەیان پێدرێت تەقدیریان بۆ کرێزەویان پێدرێ بەڵام ئێمە سەرباری ئەوەی کە ئەوە تا هیچ مکافەیەکیش ناکرێن تەقدیر ناکرێن ئەوە تا موچەی مانگی شەشمان موچەی مانگی دوومان لە مانگی شەشاوەەر نەگرتووە و ئێستا بۆم خوێندنەوە 192 پزیشک و کارمەندی تەندروستی تەنها لە پارێزگای سلێمانی تووشی پەتاکە بوون بەداخەوە ڕاگەیاندراوی وەزارەتی تەندروستی دوێنێ ئاماژەی بەوە کرد کە تەنها لە کوردستانە 7 پزیشک و کارمەند توش بووە تەنها لە پارێزگای سلێمانی ئەوەی بە ئێمە گەیشتۆ لە ڕێگەی مدیر و مدیدارەکان کۆمان کردوەوە لە ڕێگەی سەندیکاکان کۆمان کردوەوە تا ئەم دەقە 192 بە دڵنیای ئامارەکە زۆر لەوە زیاترە زۆرێک لەوانە پێیان خۆش نییە خۆیان ئاشکراکەن کە تووشی پەتای ڤایرۆسی کۆرۆنا بوون و ئێستا پەتاکە زۆر بە خێرایی بڵاو بێتەوە و ژمارەی توشبووانی ئێمە زۆر زیادی کردووە بەنسبەت نقطەیەکی تریشەوە ئێمە پێمان وایە پەیامی ئێمە بەڕوونی و بە ئاشکرایی نەگەشتۆتە سەرۆکی حکوومەتی هەرێم بۆیە بەڕێزیان تاکو ئێستا بە وتارێکیش بێ بە بەیاننامەیەکیش بێ هیچ وەڵامێکی ئێمەیان نەداوەتەوە بۆیە ئێمە لە ڕێگەی ئێوە داواکەین کە سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران جێگرەکەی وەزیرە بەڕێزەکان وەڵامی سێکتەری تەندروستی بدەنەوە و بارودۆخی تەندروستی لە پارێزگای سلێمانی ئەگەر وەکو پێویست پێیان نەگەیاندون بارودۆخی تەندروستی لە سلێمانی لە دۆخێکی زۆر مەترسیدایە سەرجەم نەخۆشخانەکان چۆڵ کراوە و شوێنە هەستیارەکانیش زۆربەی چۆڵ کراوە و هیچ پزیشکێک لە نەخۆشخانەکاندا نەماوە و نەخۆشی کۆرۆنا لە نەخۆشخانەکانی کە تایبەتن بە چارەسەری کۆرۆنا پڕ بوون ئەم شەو نەخۆشخانەی شەید ئاسۆ پڕ بووە نەخۆشخانەکانی تر پڕ بووە و ئێستا بەڕێوەبەری گشتی داوای ئەوە کات کە چەند شوێنێکی تر بکرێتەوە بۆ نەخۆش چکە ژمارەی نەخۆشەکان زۆر زیادی کردووە خۆتان نەبینن ژمارەی مردوەکان زیادی کردووە ژمارەی توشبووان سەرجەم کۆڵان و گەڕەک و شار و شارۆچکەکانی گرتوێتەوە شوێنێک نەماوە کە ڤایرۆسی کۆرۆنای تێدا بڵاو نەبووێتەوە بۆیە دەبێ ئەم پەیامە بەڕاستی و بەڕوونی بە ئاشکرایی دوور لە هەموو بارگاویەکی سیاسی بگاتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بگاتە خودی سەرۆکی حکوومەت و وەڵامێکی بۆ داخوازی سێکتەری تەندروستی هەبێ بە دڵنیایی وەکو بەڕێزت وتت ئەگەر ئێمە وەڵامێکی ڕاست و دروستمان نەبێ بە دڵنیایی هەڵوێستەکانمان تونتر دەکەین ئەو شوێنانەشی کە ماون دەستیان بۆ دەبین و ئەگەر بەوە شۆ ناوەستین پێویستکە خۆپشاندان و پێویستکە ڕێگەی تیش دەبینە بەر کارمەندانی تەندروستی لە خۆشخانەکانی تایبەت بە کۆرۆنا دەگرێتەوە یان دواتر تەندروستی باس لەوە دەکات کە ڤایرۆسی کۆرۆنا مەترسێکی گەورە بۆ بەسەر هاوڵاتیان کورسە باسێ کرد مانگرتنی پزیشکان و کارمەندانی تەندروستی ئەوە مەترسیەکان دوو گەندە ئەکات ئێوە چی دەکەن بۆ ڕزگارکردنی ژیانی هاوڵاتیانی شاری سلێمانی لەقای بەردەگرتنی موچەکاندا بەڵێ خۆی ئەگەر ئێمە موچەشمان پێ بدرێ بارودۆخیشمان باش بێ و هیچ مشکلێکشمان نەبێ ئەم بارودۆخی کۆرۆنا کە ڕووی لە منتیقەی ئێمە کردووە نەخۆشخانەکانمان توانای ڕوبەڕووبوونەوەی نییە توانایی چارەسەرکردنی ئەو ژمارە زۆرەی نییە جا چ جای بیەنە پێش چاوی خۆتان موچە نەبێ بودجە نەبێ کەم و کورتی هەبێ حکومەت خەمسات بێ لایەنە سیاسیەکان کۆرۆنا بکەنە مزایدەی سیاسی بۆ بەرژەوەندی خۆیان بەڵێ بەرزانەوەی بینیمان کۆنفرانسی ڕۆژنامەوانەی کارمەندانی تەندروستی بوو کە بایکۆتیان ڕاگ